بەڵێ بەرەزان ئەم کاتتان باش تابەن ئەم شەویش ئێمە باسی سێکتەرێکی زۆر گرنگ و ستراتیجی دەکەین لە کوردستانە ئەم سێکتەرە کە بێگومان بەبێ پێشخستنی ئەم سێکتەرە نەکەرتی ئابووری پێشەکەوێ حتا ئاسایشی نەتەوەیش دەکەوێتە بەرمەترسیەوە ئەویش چونیەتی پێشخستن و گەشە پێدانی کەرتی کشت و کالیە بە هەموو لەقەکانیەوە لە کوردستانە طبعاً لە چارچوەی کارەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر تایبەت بە کەرتی کشت و کال دەدرێت بە وەزارەتی کشت و کال بێگومان دەدرێت ئەیان نەوێت ئەم کەرتە ببوژێنرێت خۆتان نەزانن هیچ اقتصادێک لە دنیا بەهێز نابێ هەگەر پشت بە کەرتێکی کشت و کالی بەهێز نەبەستێ لە دنیاشە مەسەلەی دابینکردنی ئاسایشی خۆراک هەر وڵاتێک نەیتوانێت خۆراکی پێویست بۆ هاوڵاتیانی دانیشتوانی دابین بکات بێگومان ئاسایشی نەتەوەی ئەم وڵاتەش فشالە وەکو پێویست بەهێز نییە کەواتە بڕبڕی پشتی ئاسایشەیەکی نەتەوەی بەهێز هەبوونی ئابوووریەکی بەهێزە ئەو ئابوووریەش پشت بەچە بەستێ پیشەسازی بە پیشەسازیکردن و پێشخستنی کەرتی کشت و کال لە کوردستانە گرنگێکی زۆر تایبەت بەم کەرتە دەدرێت بودجەیەکی زۆر تەرخان کراوە سایلۆ دروست دەکرێت کارخانە دروست دەکرێت ناوچەی پیشەسازی خۆراک لە دۆی دروست کراوە لە بەرنامەدا هەیە لە شوێنی تر دروست بکرێت کە بێگومان ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەرە لە هەمان کاتدا هەلی کار بۆ هەزاران دەرچووی زانکۆ پەیمانگەکان لەبارەی کشت و کال دەڕاخسێنرێت هەوڵ دەدرێت وڵاتانی پێشکەوتوو ئەوانەیە خەوەن تەجروبەی سەرکەوتونە لەمەر چونیەتی پێشخستنی کەرتی کشت و کال لە کوردستان بێنە لێرە تەجروبەی خۆیان تاقیب بکەنەوە بۆ نمونە هۆڵاندا وڵاتێکی وەکو هۆڵاندا طبعا من ئەمەوێت سەرنجتان ڕابکێشم هۆڵاندا یەکێک لە وڵاتانە بوو وەکو ئێمەی ئێستا لە بیدایەت احتیمامی زۆر بە کەرتی وزە و نەفدا نەفتڕاوانەی دەرەوەی کرد ئەو کاتە نەفت زۆر گران بوو خەڵکێکی هەموو بوونە مچەخۆر هەموو بێ ئیشمان دواتر لە پڕێکە نەفت سعری دابەزی اقتصادی هۆڵاندا منهار بوو دواتر بیر لە ئەلتەرناتیڤ کردا ئەو ئەلتەرناتیڤە چی بوو احتیمامدان و بوژاندنەوە و پێشخستنی کەرتی کشت و کال بوو دواتر بە پیشەسازیکردنی ئەم کەرتە ئێستا هۆڵاندا یەکێکە لە وڵاتە بەهێزەکان لە ڕووی پیشەسازیەوە ئەندامی جی20 ئەندامی ناتۆیە ئەندامی یەکێتی ئەوروپایە یەک دنیارێک خراوی تر لەگەڵ میوانە بەڕێزەکانم خەڵکی ئاکادمی و بێگومان خەڵکی بەرپرسیشانە ئەم پرسە زیاتر دابێشەکەین باندۆریەکەی باس لەسەرەکەین ئەویش میوانەکانم بەڕێزان حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشت و کالە لە ئامانکەدا بەڕێوەبەری گشتی باغداری و دارستانە هێمن سەید مراد بەڕێوەبەری چاودێری بازرگانی لە وەزارەتی پیشەسازی لە هەمان کاتدا بەڕێوەبەری سایلوی هەولێرێشە هەروەها دووەکی میوانەکەمی هێژا لە وەرجی هەیە دکتۆرێ بەرفەتاح ڕاگرێ کولیجا کارگێری و ئابووری دکتۆر gelek baş çavderiya vê rewşet ke careka dijî em gela axev bûyn diktor rexseta te be mêvanê peywendî de hene berpirs hene bizanim dawî qonax û hewlên wan geşnekî ve şonda serinca te dî wergirim belê hep xêratina mêvanê xwe dikim kayk hesê taban li berê sewe dest pê bikim Wezaretî Kişt û Kal lê êsta da li layan Hikûmetê Herêmî Kurdistanê giringekî zor taybet pê dedrêt pêştir wan nebûye pêştir bûcê Wezaretî Kişt û Kal bizanim li seda 1.5 bûye تقریبا لە سەدا دەیش بەشداری پێشخستنی ئابووری کوردستانی نەکردووە بەڵام ئێستا ساڵ بۆ ساڵ بەرهەمی ناوخۆی زیاد دەبێت یاسا و ڕێسا و ڕێنمایی تونتر دەردەچێت دوا هەنگاوەکانتان لەمەر پێشخستنی ئەم کردە چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە ئێمە بە خۆشحاڵیەوە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم زۆر بە بەرچاوڕوونی لە چەند خاڵێکە لە کارنامەکە گرنگیەکی زۆر دراوە بە کەرتی کشت و کاڵ و ئاماژە دراوە بۆی کە دەبێت لە پاڵ کەرتە ژیاریەکانی ترا کەرتی کشت و کاڵ ببوژێنرێتەوە ببێت بە ژێرخانێکی ئابووری بۆ هەرێمی کوردستان هەر لە دێر زەمانەوە کوردستان هەموو فاکتەرەکانی بوونی کشت و کاڵێکی بەهێزی تیا بووە بەداخەوە بەپێی قۆناغەکان قۆناغە سیاسیەکان پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش نەتوانراوە بە شێوەیەکی پێویست ئەم فاکترانە بەگەر بخرێ و بکرێتە ژێرخانێکی ئابووری و لە ڕابردووش ئێمە یاسای وەبەرهێنانمان بووە بە هەمان شێوە بەرچاوڕوونیەکی وان نەبووە بۆ ئەو وەبەرهێنەرانەی کە دێنە هەرێمی کوردستانەوە چۆن وەبەرهێنان بکەن و کەرتی کشت و کاڵ چۆن ببوژێتەوە زیاتر لە سێکتەرەکانی ترا وەبەرهێنان کراوە ینی تقریباً ئەو پرۆژانی کە وەبەرهێنانی تیاکراوە لە کشت و کاڵا لەگەڵ ئەو بودجەیەی کە پێشووتر لە سەدا 2 کەمتر بووە بە هەمان شێوە بەرهێنانیش لە سەدا 2 کەمتر وەبەرهێنان کراوە لە بواری کشت و کاڵا بەڵام ئێستا خۆشبەختانە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە کارنامەکەیە زۆر بەڕوونی باسی کەرتی کشت و کاڵەکە و کۆمەڵی هەنگاوی گەورەندراوە بۆی کە ئەم کەرتە بە تایبەتی ئێمە بینیمان لە پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو ئەزمەتدارایە ڕووی کردە
کوردستان و عێراق و جیهان و هەموو منطقەکە بینیمان ینی کاتێک کە نرخی نەوت بەو شێوەیە دابەزی ئەو قەیرانە ڕووی کردە ئەم وڵاتانە ینی توانیمان واز لە هەموو شتێبێنین بەڵام نەمانتوانی واز لە خۆراک بێنین نەمانتوانی سنوورەکان داخین لە بەرۆی پێویستمان بە خۆراکی هاوردە بوو بۆیە ئەمە جارێکی تر سەلمان دێەوە کە دەبێ حکوومەتی هەرێم و هەموو لایەنە پەیوەندیدارەکان و کردی تایبەت گرنگجێکی تایبەت بەم کەرتە بدە بۆ ئێستا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بێگومان بە شانبەشانی لایەنە پەیوەندیدارەکانی تر وەزارەتی کشتتوکاڵ بە تەنیا ناتوانێت ئەو پلان و سیاسەتانە جێبەجێ بکە کە دای حسێن طبعاان هەم لە چارچوەی ئەو تویتانەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەفتەی ڕابردوو بەڵاوی کردەوە سەبارەت بە گەشەپێدانی کەرتی کشتتوکاڵ کە دەبێت هەرێمی کوردستان حتا ببێتە سەڵەکەی غەزای بۆ هەمووی عێراقیش بوو دەرەوەش بەرهەمەکانی هاوردە بکرێت هەموو وەزیری کشتتوکاڵ خۆشی میێوانی بەرنمەیەکی کوردستان 24 بوو زۆر بەجددی باسی ئەم پرۆسەیە کرا کەواتە ئێستا ئێوە خاوەن پلانی تۆکمەی کۆنکرێتی نین بۆ بە فعلی چونیەتی گەشەپێدانی ئەم کردە بێگومان ئێمە خاوەنی پلانێکی تۆکمەی خۆمانین پلانی خۆمان پێشکەش کردووە و هەموو ئەو پرۆژانەمان پێشکەش کردووە کە دەبێ ببنە ژێرخان بۆ کەرتی کشتتوکاڵ بۆ نمونە وەکو سایلۆ وەکو مەخازنی مۆبەڕەت وەکو کارگەکانی بە پیشەسازیکردنی خۆراک هەموو ئەم پرۆژانە ژێرخانن بۆ بەهێزکردنی ژێرخانی کەرتی کشتتوکاڵ و بۆ ئابووری هەرێمی کوردستان ئێمە پلانمان هەیە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هێڵین بۆ جێبەجێکردنی هەموو پرۆژانە کە لە ئایندەدا طبعا داتاشم لە بەردەستە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند وڵەتی پێدانی بێگومان شوێنی بەخێوکردنی پەلەوەر بە جوودکاران گرێبەستی زەوی کشتتوکاڵی و بەندا و باسی ئەوەش دواتر بە تەفسیل دەکەین بەڵێ کاکێ من طبعا خۆتەزانی سەختترین قۆناغی بەرهەمە کشتتوکاڵیەکان قۆناغی چونیەتی بە بازارکردنە ئەمەش طبعا زیاتر ئەرکی وەزارەتی پیشەسازی و بازرگانیە ئێوە تەنسیقتەین هەیە دەگەل وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری کە ئەو بەرهەمە زۆرەی دێتە بازارەوە چون بە بازار بکرێن چون کارگەکان ببوژێنرێتەوە مای دڵخۆشیە ئەوەی دەبینین کەەوە ئەو کابینەیە تەنها پشت بە یەک سێکتەر نابستی هەوڵ دەداتکەوە سێکتەرەکانی بەرهەمی چالاکەکانی خۆی فراوان دەکات ئێستا کە دەبینین کوردستانە سای ئەو دۆخە ئارامەیکەوە تێدایە و بە تایبەتی شاری هەولێر وەکو ناوەندێکی بازرگانی لاتووە لەسەر ئاستی عێراق و هەروها لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوین دەبینین زۆربەی کۆمپانیا بەرچاوەکان و کارگەکان هەوڵ دەدەن کەوا بران زۆرلق لە هەولێر بکەنەوە و هەروەها لە ڕووی پیشەسازیەوە هەرچەندە چەند تێبینیەکمان لەسەر هەیە بەڵام لە هەوڵدایە و لە گەشتەدایە هەولێر و کوردستان بە شێوێکی گشتی لە ڕووی پیشەسازی و هەنگاوی بەرچاوی هاویشتووە بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە ڕووی کشتتوکاڵیەوە کاتێکەوە جوتیار زەحمەت دەچێشێ هەوڵ دەداتکەوە بەرهەمەکەی خۆی بگاتە قۆناغی بە بەرهەم گەیشتن لەو کاتە گرفتێکی ڕوبەڕوو دەبیتەوە ئەویش شێوازی بە بازارکردنە نوکۆڵی لەوەی ناکرێت کەوە لە کوردستان بەرهەممان هەیە بەڵام شێوازی بە بازارکردن گرفتی تێدا هەیە ئەو گرفتانش لەوە سەرچاوە دەگرێت زۆر جار شێوازی بە بازارکردنی تەقلیدی بووە هەنگاوەکانی بەرەو پێسوونی بە بازارکردن یاخود دەرفەتی ڕەخساندنی بە بازارکردنی بەرهەمی ناوخۆ بەرتەسک بوونە زۆر جاریش کاریگەری سیاسی لەسەر بووە حکوومەتی عێراقی ڕێگری کردووە یاخود پلانێکی تۆکمە نەبووکەوە بەرهەمەکانی خۆمان لە کاتێک کە بەرهەمەکانی خۆمان پێڕادەگات بەرهەمی هاوردا ڕێگری لێ بگرێت خۆشبەختانە ئەو ساڵ ئەوەی ئێمە تێبینیمان کردووە تەنسیقێکی گونجاو هەیە لە نێوان وەزارەتی بازرگانی و لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ کاتێکەوە بەرهەمەکانی ناوخۆ پێڕادەگەین ڕێگریەک دەکرێت لە هاتنی بەرهەمی هاوردەکراو ئەوەش خۆی لە خۆی دەبێتە پشتیوانیەک بۆ بەرهەمی ناوخۆ بەڵام زۆر جار گرفتەکان دەستنە قالبێکی کەوە فەرامۆشکردنی زوتیار دەبینین زوتیار فری دەکرێت زوتیار ئازاد دەکرێتکەوە ئەو زەوی خۆی چۆن بیهەوێ بیچێنێت چەند ڕێژێک بیهەوێ دەتوانێت بیچێنێت ئەو ساڵ گرفتەکە لەوەی دیتمانەوەکەوە بەرهەمەی تەماتەیەک زۆر بوو بەرهەمی تەماتە لە حەزمی پێداویستی خۆمان زۆر زیاتر بوو ئەوە ژوای کردکەوە بەرهەمەکان بە بازار نەکەین لە هەمان کاتیشدا دۆخەکی ئیسtisنا و تایبەت دروست بوو لە هەرێمی کوردستان و لە عێراق بە تایبەتی ئەو سەرهەڵدانی کۆڕۆنا و ڕێکارەکانی خۆپاراستن لەو ڤایرۆسە قەدەقەی هاتوچۆ بوو بۆ هۆکارێک لە هۆکارەکانی کەوە جموزۆڵی بازرگانی ڕێگری لە پێشکرد بوو بۆیە ئەو بەرهەمە لە ناوخۆ ماوە کەواتە کاکێ من هەر ساڵێک مشکلەی بوو بەرهەمێکی جوتیاران دروستە بێ ئابزانم پار مەسەلەی شوتی بوو ئەم ساڵ مەسەلەی تەماتەیە هەر ساڵێک جوتکار
موادێکی خۆراکی زیاتر بەرهەم بێنێت تووشی کێشە دەبێتەوە وەکو وەزارەتی پیشەسازی و بازرگانی کارگە هەیە معامل هەیە چون دەبژێنەوە پلانتان چییە؟ ئەمە لە پارێزگای هەولێر ئێمە بە هاوکاری بەهشتی بەڕێز پارێزگاری ڕەحمەتی و بە هەماهەنگی لەگەڵ قایمقامیەتی ناوەند و بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی هەولێر ئێمە تێبینی ئەو دۆخەمان کرد هەوڵمان دەکەوە بتوانین ئاسانکاری زۆر بۆ براجوتیارەکانمان بکەین ئەوەی ئێمە لە نزیکەوە چاودێریمان کرد و تێبینیمان کرد ئەو سندوقە پلاستیکەیەوە جوتیار بەکاری دەهێنا پشتی دەبەستەوە بەرهەمەکانی خۆی پێ بگوازێتەوە نرخی سندوقەی تەماتە گرانتر بوو ئەو کات نرخی سندوقەی پلاستیکی تەماتە بە 750 دینار بوو ئەمە بە هاوکاری ئەو بەڕێزانێکەوە ناوم هێنان ئێمە توانیمان نرخەکەی دابەزین بۆ 500 دینار لە هەمان کاتیش دەکاوەتێکەوە بەقالێک یان دوکانێکی سەوزە میوە فرۆش دەهات ئەو بەرهەمانی دەکری دەبات 250 دیناری تکەی بۆ براجوتیارەکان گەڕان باوە لەو کاتێکەوە لە زیاتی ئەوەی سندوقێکی تەماتە بە 750 دینار جوتیار بکرێت لەسەری بە 250 دینار ڕادەوەستا لە هەمان کاتیشدا ئەو نرخە کە لە بازارەکانی علوە دابەزاندرا بۆ هاتۆ خوارێ وەکو پێویست لە بازارەکانی ناوشار و لە مارکێت و مۆڵەکان وەکو پێویست ڕەنجی نەدابووە بۆیە ئێمەش دەرفەتم دێ ئەگەر بۆیە ئێمە پێویستمان زانی وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی زۆر بەچڕی هەوڵمان دەکەوە ئەو نرخە ناو دوکان و بازارەکانیش دای بەزێنین وەروە ئەو شوێنانێکەوە پێداگریان دەکرد و سەرپێچیان دەکرد ئێمە سزاماندان چونکە ئەگەر هاتوو نرخەکان لە بازارەکان بێنە خوارە و نرخەکان هەرزان دەروی بە دڵنیایی و زۆر دەبێت زۆر سپاس طبعاً پرسێکی تر هەیە کاک حسێن دواتر دێمە سەرم پرسە ئێستا وەرزی چاندنی گەنم و جوویە سوتەمەنی چون دابین دەکرێت حتا نەوعیەتی گەنم و جو ئەو تۆی کە بێگومان ئەبزانم بە هەزاران تون دابش کراوە لەسەر جووتکاران نەوعیەت و کاڵیتێکی چونە هیچمە دۆکێ دکتۆر ڕێبەرفەتاح ڕاگیرێ کولیجا کارگێری و ئابووریا زانینگە هادووکێت گەلمەیە دکتۆر تاش میوانێن من هەبوو vêgavê حکوومەتا هەرێما کوردستانê hewlekê gelek ciddî dide ku kertê çandinê bivejîne tuş aliyê zanistî jî dizanî gel û kertê çandinekê bête vejandin herêma Kurdistanê pêşvî bixwarin û vexwarin û keskatiyê derve nebît abxwe hêzeke din hebû pêşxistina abûriya herêma Kurdistanê hekem em li duwekê dest pê bikein devera pîşesaziya xwarinê li duwekê hatiye drûstkirin di heman demda nêzî 400 gundên stratîjîkên pir berhemhênerên çandiniyên duhokê hemû bi sedemê şerepekekê Tirkiye valane kes tê danîne ve bixwe jî pirsgirêkeke hewlên hikûmetê tu çi halek dê gelo بله زور سپاس کار رضا سلاوین مو میوانه دل هولێرێ مامۆستا حسێن و مامۆستا هێمن راستی بیتن کێشا کەرتە چاندنێ کێشە هەمی ئابوورێ هەرێما کوردستانê و کێشەیەکە هەروەکی دەلپێشیە jî destpêkê behsê êşa Holandî kirî çawa Holanda derxistina neftê da û paşînkê neçar bû کێشە خۆ بەرهەمینانێ چارەسەر بکەن ئەvê کێشەکە هەمی وڵاتی ڕێنتیانی ڕایعید گیریتن و شواناجی هەرێما کوردستانê پشتبەستنê ser petrolê wetketin ku hemî kertên dî şelel bikeftê û eveye ku Kurdistanê jî kertê çandinê û kertê pîşesazî û kertê geşt û guzarê ku sê kertê serekîne em heskin ku piştbestinê ser bikên û em heskin eger hemecûriyeka berhemînanê hemecûriyeka dahatî hebîtin serba her sê kerta em kar bikin kertê çandinê şwan kertaya ku pêngaveka ziroriye ji bo hindik kertê pîşesazî tu pêş bêxî devera pîşesazî te amaje pêkir li duhokê hatiye danan lê devera pîşesazî eger berhemî dîsan bo Tirkî û Îranê bînin menawê devera pîşesazî jî sernagirît û neçêtin eva me jê çaverekirî berhemî diriz biketin lewma babeteke yektir timam diketin dema medvê devereka pîşesazî çêkeyin menaya medvêtin geşt medvêtin giştokalê yan çandinê pêş bêxin evê çandinê de ça pêşexin pirastî te amaje wêrankirina gundakir û berî fetrekê jî programekê şilayê wezareta xandina bilind ve bû me hatibû bu hersangandina çawaniya çaksaziya aborî li Herêma Kurdistanê pirastî min xalek tê da dît vejandina gunda yan dubare avakirina gunda vegerandina cotiyarî bi gundî ez pirastî ez li vêrê vê ew dîtbêjim tecrüba hemî dinyayê avakirina deverên çawa pîşesazî avakirina deverên çandinê jî tête bicihîna ne avakirina gundekî ûşnîka milhêvî avakirina tiştekê biçîk bîn gundekî û cotiyarekî parçeka zevî hebît û gelvan hemî kêşên parçên zeviyê li Herêma Kurdistanê heyn û her kurekî nû ke ehtimale nîv dûnema erdî jî vêrana gehîtin
ئەە کێشەیەکە پراسی بێت ئەم خۆلڤژێ دەڕباز بله دکتۆر طبعا دەبحثی بێژی کە کارئینانە بله ئەو شێوازێت تەقلیدیە استفاده تەکنۆلۆژیا سەردەمی تەقلیدیە چاندنێ تکنۆلۆژیا سەردەم و ئاواکردنا دەڤەرێن چاندنیان ستێتە چاندنێ نێزیکی دەڤەرێن پیشەسازی ئەوە ئایدۆلۆژیەکە یان هزرەکە ئابۆریە بنەجهت vê bidayînin nûkê devera pîşesazî gakekar dihokê hatiye danan cihekê gelekê can beramber wê deşta Semêlê ew deşta Silêvaneyê ew nêzîkî Zaxo ye ev hemî deverepkêr çandinê têdin vê em gel vê bîn vê deverê jî kêşên çareserî erdî kêşên avê kêşên newîyeta erdî hemî çareser bikin û bên kerestey bo van pîşesaziya kewata doktor serraxiftate berya bêmet bernameyê da kesekê peywendî mivekir ev 8 sala derçûyê kulîca keştûkale kesekê zor taybetmend e heta vêga vê ew nehatiye damezrandin heta gotî min baxekê hinara hebû hinarên min dereceyî jî bûn gelekî can jî bûn lê demê berhem hatî kêlowan 200 dînara jî ne çulvêrê jî min zarar kirin yani heta ji aliyê zanistî jî vê çawa çi bête kirin gelo ihtimam bi navendên zanistî bête dan tuêjînewe ser mijarê kiştûkalî bête kirin kulîjên kiştûkalî geşepê bête dan heta menhecê xwandinê te dît gelek babetên kiştûkalî tê de her nehêlane Belê berez jimareka mazîne derçûyên kulîca çandinê bo duhokê ez ê nimune wergirim nihul kolana bêkarin û delîvekarî bi dest nakevît û parçeka erdiya wisa jî bi dest nakevît ehtimale ku proje xwe yê taybet ev ku hîzir heyl ser biketin ev hemî ne kêşa serekî kêşa serekî ez bijim te amaje destpêkî kir kêşa bazarkirinê ye kêşa di vî berhemî çilêkî تو برهمه هندی و قناغه دا هندی برهمه ته باج بید نشد هفرکیا برهمه ایرانی تکلیفه بکتون نشد نوعیت جی هفرکیا برهمه ترکی بکتن جبرهنده بو وچاره سرکرنا و کشه که حملایانه پیشسازیت و تو چه که برهمه دابش گل سر ساله برادت تایبت بینی و دانی و کرتک تایبت بو وی جانبی چیکی چاندن پرکا تقلیدی بگوهری که تکنولوژیا بچیتا چاندن دا و زانست بچیتا چاندن دا از پیویا جوتیاره که گندی و برهمی نشم زیده بکم بس اگر 4 مامۆستایت یان 4 درچوین کلیجا چاندنه خوب کنه ایک پروژه که حکمت که پیشکش بکتن عردی بدته گل هاری کاریت بانکی کو اوجی جانبه که گله که گرنگه ده چوا دراوی بو چنده پیدا کن جبر کو اف پروژه همی چاندن که کاربست کرتی و بیجم مامۆستا ئاماژە پێدکرا کو کمتر 2 ساده یا بودجا هەرێما کوردستان بۆ کارتê گشتوکاڵە چیتن vejandina giştokalê wezareta giştokalê tenê ve nahête kirin kertê taybet hezê kirin vê jîngehê bo kertê taybet em diristkeyn ku bêtin cidî bête divî karî da çêkî we berhêner ewil dî çît parexul ticaretê de paş dê hêtin geştogozarê de paş dê hêta pişesazî paş dê hêta çandinê em dê çawa ekserberî wî deyne çandinê ev em şên mezintirîn handanê işlayê çi قانونا و برهنانه کو تعدیل کتاب کم بره و برهنری بدینه چاندنه و همي هفکاریا بک. بله دكتور طبعا كاك حسينيش وابزاني تايدي قصه كان تو كديار بو احسن طبعا دكتور ريبر اكاديميسيانك او باوردي باسكت شنم كرت بيج بخريت لكردستاني سرنج لسرهوايا طبعا لزوربي ناوچكان بشويكي تقليدي زراعه دكريت لبیر ما پیشک 2 سال چما ناوچی بردارش خزای بردارش برنامه کرد که بشویی که تقلیدی لیشو کمون ناوچکانی تر کشتوکال دکرد تقریبا دهاتی سالانه 7-8 میلیون دلار بوده ای اگر بشویی که زانستی سردمیانه تکنولوژی سردمی تیا بکار بهنریت اما تو بله دهاتی که چند به اوی چی حالت تنداوه که سیستمی که بگورن شوازه او شوازه تقلیدی بگورن که شوازی دهان سال پیش است بله ملاحظات کانی که دکتور لجی خوی بو ئێمە بۆ زانیاری بۆ یەکەم جار وەزارەتمان پێشنیارێکی پێشکەش کرد بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە قبول کراوە بڕیاریشی پێدەرچوو هەر کۆمپانیایەک بیەوێت ئامێر و تەکنەلۆژیای پێشکەوتوو کشتتوکاڵی بێنێتە کوردستان و بە فیعلی بدرێ بە جوتیاری ڕاستەقینە ئەوە هەموو لێ خۆشببوونێکی گومرگی بۆ ئەکرێ و بە قستی درێژخایەن ئەدرێ بەو جوتیارانە ئێستا بڕیارەکە دەرچووە
وەزارەتی ئێمە وەزارەتی دارایی و لەگەڵ وەزارەتی ناوخۆ ڕاست پێراوین بۆ ئەوەی کە تعلیماتی پێدەرکەن هەموو ئەو کەرەستە سەرەتاییانەی کە دێ بۆ کشتتوکاڵ وەزائیدەن هەموو ئەو ئامێر و تەکنەلۆژیا کشتتوکاڵانەی کە ئەبێتە هۆی پێشخستنی کەرتی کشتتوکاڵ لێ خۆشببوونی گومریشی بێکرێ و ئەو کۆمپانیانەی کە ئامادەن بە قستی درێژخایەن بدرێ بە جووتیاران ئەمە یەکێک لە هەوڵەکان کە ئیشەڵا لە ساڵی داهاتوو دەچێتە بواری جێبەجێکردنەوە. خاڵێکی تر ئەوەیە جەنابەت باسی هۆڵندات کرد. ئێستا ئێمە لەگەڵ وڵاتی هۆڵندا بەرنمەیەکیانەیە پرۆگرامێکیانەیە بە ناوی گەشە پێدانی کەرتی کشتتوکاڵ لە عێراق. بکەمە پرسیارێ بڵێ بە خۆشحاڵیەوە ینی بەشی شێری ئەو پرۆژەیە بەر کوردستان کەوتووە زۆر باشە تقریبەن 4 پرۆژە لە کوردستان جێبەجێکرێ کە لەسەر بودجەی حکوومەتی هۆڵندی بە شێوازێکی زۆر ستاندارد خانووی شوشەیی دروستەکرێ بۆ بەرهەمهێنانی هەموو بەرهەمەکانی سەوزە و بە تایبەتی گەڵاپانەکان تەماتە خەیار فراولە هەموو ئەو بەرهەمانە بەرهەم دێنرێ لە سەرەتای تەبەن کۆمەڵی شارەزای هۆڵندی دێت بۆ جێبەجێکردنی پرۆژەکە لە سەرەتاوە لە چاندنی تۆکۆ هەتا کۆکردنەوە و ڕنین و بە بازارکردن ئەم خەبیرانە لەگەڵ ئێمە بن لەگەڵ پرۆژەکە بن بێگومان ئەوانە دەبنە ناوەندێکی ڕاهێنان بۆ هەموو ئەو جووتیاران بۆ فەرمانبەران بۆ هەموو ئەو کەسانی کە لەو بوارە کارەکەن لە 150 فەندەکە لەسەر حکوومەتی هۆڵندیە لە 150 لەسەر وەبەرهێنەکانە ئەمە ئێمە قەنەعەتمان وایە کە وەرچەرخانێکی زۆر گەورە ئەبێ لە بواری کشتتوکاڵەوە ئێستاش وڵاتی تورکیاش هاتووەتە پێشەوە بە هەمان شێوە هەنگاوەکانی ئێمە بەردەوامە و کۆمەڵێ بەڵێ ئاسێ تەبەن بە پێ ئامارێک لە کوی 69 پرۆژەی دەستەی وەبەرهێنان تەنها 2 پرۆژە بوو وەزارەتی کشتتوکاڵ بوونە بەڵام ئێمە باسی ئەوەش دەکەین تو باسی ڕۆلی هۆڵندات کە لە پێشخستنی کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە هەتا مەسەلێکی تریش هەیە ئەم بەرهەمی کشتتوکاڵە کە بەرهەمێکی زۆر دێت ئەم بەرهەمە بێگومان تەڵەب دەبێت لە ناو دەچێت هەتا باسەوە دەکرێت کە زۆر جار بەرەوبوومی ناوخۆ بنمونە بەرهەمی پەلەوەری زۆر جار گرانیش دەبێت دواتر لە کاکی هێمن ئەم پرسیارە دەکەم ئەو پرۆژەی گردەبوور هەیە بزانم بەڵێ تەبەن یەکێکی لە کێشە سەرەکیەکان خەزینکردنی ماوادەکە بووە ئەو پرۆژە بەرەو چی گەیشت ئەتوانم ماوەت لێ خەزینکەن ئەو پرۆژەیە تقریبان 30 گەنجینەیە وەنە لە ساڵی 2010 تەواو بوون بەداخەوە نەتوانرا بدرێ بکرێ خۆشببختانە لەو ماوەیە لە سەردەمی ئەو کابینە و وەزارەتی کشتتوکاڵ پرۆژەکان دراون بەکرێ 30 گەنجینەیە ئێستا ئەوانە ئێمە یەکێ لە مەرجەکانمان ئەوە بووە کە ئەم گەنجینانەکە بدەین بکرێ دەبێ بۆ بەرهەمی ناوخۆیی بووە ئێستا خۆشببختانە ئەو کۆمپانیایی کە ئیدارەی ئەم گەنجینەکانەدا بەرهەمی ناوخۆیی دەکرێتەوە و لەگەڵ کۆمەڵێک بڵین لە دەرەوەش دەوێت بەرهەمەکانیش هەناردەی دەرەوە بکە یعنی ئەو بەرهەمانە کە لە ناوخۆ وەری ئەگرێتەوە بە شێوەیەکی ستاندارد پاکێجینی بۆکە و جارێکی تر ئەینێرێتەوە بازار و بەشێکیش لەمانە هەناردەی دەرەواگرێ پرۆژەیەکی دریش هەیە هی لە بامەر نییە سنووری قازامێدیە ئەو پرۆژێش وەرگرتنی بەرهەمی کشتتوکاڵی و ناوچەیە سێ و نزانم ترێ و تاماتە حتا باسییانگیش دەکرێت ئەم پرۆژە بەرەوچی گەیشت هەموو ئەو پرۆژانە بەردەوامن ئەوەی کە جێگەی خۆشحاڵی ئێمەیە ئێستا کۆمەڵی کۆمپانیاش بیل لەواکەنەوە خۆی دابینکردنی ئاسایشی خۆراگیا بەرەو پێشبردننی بەرهەمی کشتتوکاڵ لەسەر 2 فاکتەر یەکەم زیادکردنی بەرهەم دووەم دۆزینەوەی بازار بۆ ئەم بەرهەمانە ئێمە ئێستا لەگەڵەوەی کە بەرهەمەکان بەرەو زیادبوونە چێت لە عینەن کاتە بیلەوەکەینەوە کە چۆن بازار بدۆزێتەوە ئێمە بەپێی تەجروبە یعنی ئەو ساڵ و ساڵانی ڕابردوو بۆمان دەرکەوتووە کە بەرهەمی ناوخۆ لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانە زیاد لە پێداویستی ناوخۆیە تەنانە شارەکانی تری عێراقیش هەمان گرفتیانی ینی بەرهەمەکانی ئەوانیش زیادن بۆیە بیرمان لەوە کردوێتەوە یەکەم ئەم بەرهەمانە بە پیشەسازی بکرێن لە ناوخۆدا ینی ئێمە چیتر پێویست نەبێ ئەو بەرهەمانە لە دەرەوە هاوردە بکەین وەکو چۆن مەسەرەن مەسلەی دۆشاوی تەماتە یعنی پار بوو بە کێشەیەک ئێستا خۆشببختانە کارگەی دۆشاوی شارەزور لە هەڵەبجە کەوتۆتە کار و کارگەی دۆشاوی هەریریش ئێستا ئێمە خەریکی ئامادەکردنی گرێبەستێکین لەگەڵم کارگانە لە بینی جووتیار و ئەو کارگانە بکەونە کار و لە لایەکی ترەوە بیلەوەکەینە کە چۆن ئەم بەرهەمانە هەناردەی دەرەوە بکرێت خۆشببختانە ئێمە لەو ماوەیە بینیمان ینی بەرهەمی هەناری هەڵەبجە
گەشتە وڵاتی بەریتانیا وێستا یەک دوو کۆمپانیا بەڵێ حسن تەبەنەوە ئەو پرسیارە ڕاستێکاکێ من نەکەم کاکێ من هەر بەپێی ئامارێکی بەڕێوەبەری گشتی بازرگانی لە وەزارەتی بازرگانی پیشەسازی لە ماوەی 2 ساڵ لە ڕێی 455 وڵاتەوە نزیکەی 700,000 تۆن کەلوپەل هەناردەی دەرەوە کراون کەواتە بوونمونە بەرهەمی پەلەوەری کۆمەڵێک ئەوە گەنم و جۆ پەتاتە ئەوە زیادە لە پێداویستی ناوخۆیی ئێوە چ پلانێکتان هەیە کە فێلەن ئەم بەرهەمانە هەناردەی دەرەوە بکەن بە دنیاوە کاتێک بەرهەمەکان پێرادەگەن گرفتی سەرەکی جوتیاران و بەکۆی گشتی ئەوەیەک چۆن بە بازار دەکرێن ئێمە لە مانجینۆی ئەو ساڵ پیواز لە حەزمی پێداویستی خۆمان زیاتر بوو گرفتێک دروست بوو لە بازاری ئەلوە ئەوەی کەوا خەریب و ئەویش وەکو تەماتەی بە فیرۆ بچێ ئێمە لە هەوڵدا بووین لە هەمانگیدا بووین کەوا چۆن بگەندرێت بۆ شارەکانی تکەی عێراق لەوێ حەزمی پێداویستیوانی ئینتاجەکانی خۆیان پڕی پێداویستی خوای نەدەکردو بەڵام لە زیاتی ئەوەی کەوا حکوومەتی عێراقی ڕێخۆش بکات بۆ ئەوەی جوتیارانی هەرێمی کوردستان سوود لەو ئەوە بینن کەوا بێن بەرهەمەکانی خۆیان بنێرن بۆ شارەکانی کە عێراق ڕاستە و خۆت چوون گرێبەستیان لەگەڵ ئێران کرد واتە بازرگانەکانی خۆیان ئازاد کردکەوە بچن لە ئێران هەناردەی هاوردەی و عێراق بکەن یعنی ئیسرائیلی عێراق بکەن لەو کاتەدا ئەوە بۆ ڕێگریەکەوە لە پێش جوتیارانی خۆمان ناتوانانی ئەو بەرهەمانی خۆیان بنێرنە بۆ شارەکانی تکەی عێراق ئەوەش لەوە سەرچاوی گرکەوە تمەنی ئێرانی زۆر دابەزی بوو ویستیان سوود لەوە بین و لە هەمان کاتیشدا تعاتوفەتی سیاسی لە نێوان عێراق و ئێران هەیە ناتوانین ئەمە نوکۆڵی لەوە بکەین ئێمە چەند ناتوان لە ڕێ عیلاقاتی خۆتانەوە دەرەچەیەک بوو ببینن کە ئەم ڕاوشە دروست نەبێ کە سیاسە نەکەوێتە ناو ئەم بوارەوە ئەوە لەوانەیە خوێندنەوەی ذاتی خۆم بی لەوانەیە ئەوە خوێندنەوەی شخصی خۆمە بۆ ئەم دۆخە بەڵام ئەو واقعەکەەوە هەستی پێدەکرێت بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا ئەمە دەتوانێت ئەمە هەولێر بە نمونە بێنینەوە پاشەوەی کاو بە بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی عێراقی و وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان هاوردەکردنی هێرکە قەدەغە کراوە ئێستا هەولێر تاکە شارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق کەوا پشت بە بەرهەمی ناوخۆ دەبەسێت هەرچەندە بەرهەمی ناوخۆ ناتوانانی تەواو پێداویستی خۆمان پڕ بکەنەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە هەولێر هەش پرۆژەی زیاتر لە هەش پرۆژەی بەرەمهێنانی هێلکەمان هەیە بەو بڕیارەی کەوا دەرچوو لە نێوان وەزارەتی کشتتوکاڵی عێراقی و هەرێمی کوردستان 4 تا 5 پرۆژە لەو پرۆژانە بەکارکەوتنەوە ئێستا کە ئەو بەرهەمی ئەوانە تا حدەک لە چەند مەرحلە دەیانتوانی حەزمی پێداویستی خۆمان زیاد بکەن و دەشمانتوانی هەناردەی یان بینێرین بۆ شارەکانی تکەی عێراق بەڵام لەو دۆخی ئێستا کە ئێستا لەو وەرزەی ئێستا دەبینین خواز زۆرە لەسەر هێرکە بەهۆی ئەوەی کاو بەرهەمە شیرەمەنیەکان کەم بۆ و لە وەرزی دستانیش ئۆتۆماتیکەن خواز زۆر دەبی لەسەر ئەو پێداویستیانە ئێمە لەگەڵ ئەوەشدا داوا دەکەین چون کەمەک نرخەکەی بەرز بۆتەوە نرخەکەی لە هەندێک شوێن لە نێوان 6,000 تا 5,000 تا 6,000 دینارە بۆیە ئەمە داوا دەکەین کەەوە بڕێک هەنا هاوردەکردن ببێتەوە بەو مەرجەی نەبێتە کەمەشکاندنی لەی نرخ کێشەی لەسەر هەیە بۆ نمونە بەڕۆبوومی ناوخۆیی نرخەکە زۆر گرانە هێلکە بنومە بینی کە هێلکە لە تورکیا داهات طبقەی بە 3,500 بوو هی ناوخۆی ئێستا بە 6,000 و 7,000 مریشکی بەست و بە 3,000 مریشکی خۆمان نازانم بە 4,000 5,000 تا 7,000 یعنی ئەمەش تا چەند کاریگەری هەیە کە کابرەیەکە چ شتێک دەکرێتی هەرزان دەکرێت ئەوڕووکە کۆمپانیایەک هەوڵی دەداتکەوە بچیت مریشک لە شارەکانی کە عێراق هاوردەی هەرێمی هەولێر بکات ئێمە ئەوڕۆکە ڕێمان لێگی لە پارێزگای هەولێر ئاگادار کرێنەوەکەوە کۆمپانیای خەریکە دەیەوێت بهێنێت بەڵام ئەو مریشکە کە هاتپان ناو بازاری خومان بە دڵنیاییەوە کاریگەری سلبی دەبوو لە سەرنرخەکان ئێستا کە ئەوڕۆکە بۆ نمونە نرخی مریشکی زیندوو کیلۆی لە 2500 تا 2750 دیار وابزانم ئەو نرخە گونجاوە تا حدەکی زۆر لە هەمان کاتیشدا وەکو بڵێن هێلکە بە نمونە بێنینەوە ئێمە هەوڵماندا وەکو لیژنەکانی چاودێری بازرگانی زۆر لە نزیکەوە چاودێری ئەو دۆخە بکەین ئەو پرۆژانێکەوە بەرهەمیان هەبوو دوو بنکەی بەفرۆشتنمان بۆ کردوونەتەوە لە هەولێر لەو بنکانە دەتوان دابەشی سەر مارکێت و زنجیرە مارکێت و بازارەکان بکەن بۆ نمونە بازاری شێخەڵای هەولێر وەکو سنتەری شار و زۆر زان نرخەکان لەوێ دەستنیشان دەکرێت خەڵکەکی زۆر پێداویستەکانی خۆی لەوێ دەستە بەردەکات و خەڵکێکی هەژار ناوەندیش سپاس من مەبەستمە بچمە لای دکتۆر طبعا تو دزانی ما بحث ئاسایشە خوراکی کرد طبعا کشتتوکاڵ ڕاگەزێ سەرەکیە پێشخستنە کشتتوکاڵی ئاڤە ئەشبلک و مەعەردێکی پیت و بەرەکەت هەی ئاڤە تو دزانی هەرێمە کوردستانیژی خودی ئاڤێکی سەرزەوی و ژێرزەوییا زۆر هەیە پلانە حکوومەتێ بۆ دروستکردنا چەند بەنداوێندن طبعا بۆ جارێکە دن گلدانە ئاوێت و چاوبینی گەلو چاوە حکوومەت هەرێمە کوردستانیشیا سیاسەتێکی منطقی واقعی هەبیت بۆ پاراستنا ئاڤێ استیفادەکردن ئاڤێ
بله زور سپاس بصراحت بس تبین یک سراخنا که کمنی بله بابت سیاسی کردن بازار کردن پیوندیت مدگل بغدا و افرویت بیش تمنه اج بغدا مریشک برف هرما کردستان وچن از یک تشت بیجم آف ریا خود که همی گاوا اگر بر همه ما تکلیفه که کم و نوعیت که باش و بشوازه که جان پارستنه که جان بر هم بینیتن حتی اگر بغداد رگله بگری جدید بقاچاقی چید که کارتا گفت هیکا ترکیب 3500 آتیده دفمه آمد چیتا 5000 و 6000 ایدی تو هندی قیودت سیاسی و گمرکی و نظام چل بردانی خلک اف بازاره دب قاچاقی هیته کرن دب رکن نشرعی هیته کرن من زور کاری بله بله دكتور بله يعني بله قصد من فتن نوعيتي ام باش بكين وتكلفه كين بكين دابشين هفركيه بكين وحالات بابد سياسي طرف خوب بده تچاره سر کرن درباره آوه کاک هکار ایک شنگسته هرما کردستان کو جه داخل آوام همی برف دبرندین عراق چیت ام نشاین مفار بیار بگیرین يعني اف استراتيجيات اوفيل سر وقت رژیم بريجي سانكتر هاد والگرتن چيكرنا سكري ميسل چيكرنا سكري دهوكي چيكرنا سكري بيجين يندي اول هرما كردستان اف سكرين مازن دربندي خانو دكانو زامچه همیش بوهندی هاد بوینه وکو پروژن استراتیجی بوینه وکو شنگستا آبور کو بیت آوا کردن طبعا وی وقتی وام بو عراق چکرین چی که آوا هر سجدر آول همی عراقش کردستان چیتن حتی نه ام نشوینه وان يعني سكر دوك از بتانا مروج تو كره دوك تتزاني که کار سكر دوك خوب اساسی هات یا چکرن گل پروژه که مکمل کو آوا سکر دو که چیتا دشتا سیمیل و دشتا سلیوانه یا و پروژه که چاندن مازن یه کو اوه ام بجین به ستیت گان کو پروژه هفچرخ سر بیتا چی کرن ما اف پروژه الغای کری و امید هاتین جارکادی اف صدا دو که ما بو افدان یاب کاری نای اره چند صده دیشتی صدا دو که آن سکر دو که همشین چه بکن کو دشتاشتی سلیوانه یا دشتاشتی نافکوری دشتاش لا دزه و دورا نهله و دورا اودی امشین وان صدا چه بکن و بنا خالن استراتیجی آوا پیدا کردن آویان کم کردن آوی همی ولاتا بیرنگینه که در ریبار هب نوزاوستان هب تو شی بخو کم بکی کردستان اوی هی امشین و بکن بس پراستی من کریه ولی که دکتر طبعا توزانی مثلا آوی اف تبلی سیاست بویه پروژه صدقاب او ترکیه شرکت و اسرائیل طبعا توزانی صراعات بین صراعات جديدة سر مثلا آوه اگر هرما کردستانه نشد استراتیجی که بهش یا آوه بی طبعا پارێزی سدد باش شرکت و آوه خزن کتو و حتی پروژه آفدریه و کتا گوتی آوه بو واندشتا بد واندشتا به کسب کد به گمان زراعتی لیب کد دی اثر کفتی بید برای پیش خستنا کرتشان نگلو که اگر صدا بخم بتنه بیتا چیکرن صدا بخم بتنه بیتا چیکرن دو ریه خیابوری ریه سیاسی جیوه جماره که چیکرنا جماره که صدا الهرم کردستانه و که ورقه که گواشتن تیل سر بغدادی تا چرا گواشتن سر بغدادی روی سیاسی جیوه بس روی آبوری و چیکرنا وان صدا ضرورت که جزء کش آواکنا بشنگست پروژه یعنی خلک وقت تو صدا که چیت که چاندن ده پیش کوید وقت چاندن پیش کوید پیش سازی دلیگریت وقت پیش سازی لیگریت گشت و گذار جید گل یا چکیریه و هم زانین آبوری همی پیک ود گردانه کرتت آبوری پیک ود گردانه بس هم چند شاینه وی بکن راستی حتی وگاوه اما هم کین اونهوش اف پلان هم داد رژین کلان آبیره او در خصنا آواجر عردج بو هنده هم بو بخارنه هم بو پیش سازی بکار بین پراستی اوجه خلطی هر آمازون توار سیاست اداره کردن آوه دل هر ما کردستانه حتی نه پروژه چوی یا و تیتن پنگاوه بله دکتر طبعا پروژه های هند بندافع نچی کردن بله هند بندافع نچی کردن هولدت هند بندافع دیجی حکومت هر ما کردستانه چه بکد کو سالانه نزی 300 میلیارد متر سیجاریان آوه قلب دوانیا که حسین طبعا پروژه دروست کردنی بنداوتان هست چند بنداو لقوناغی کتایی دانه لقوناغی سرطایی دانه لپلان دایا دروست بکرید گلدانه آو اما یکی که لپرس اساسی
خۆتەزانی ئەو ڕێگەزی ئاساسی ڕاست. پێگەهێشتنی کشتتوکڵ. ڕاست ئێمە لە ئێستادا حەفدە بەنداومان هەیە کە تەواو بوون ینی ئێستا تقریبان 10 ملیار مەتر مکعب ئاو گل دەدەنەوە 19 بەنداومان هەیە کە لەژێر دروستکردنان تەواو نەبوون بێگومان تایەتی لە 180 تەواو بووە تا لە 120 تەواو بووە ئێمە ئێستا بەرنمەیەکمان هەیە PPP Public Private Partnership یعنی هاوبەشی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت حالیان ئێستا ڕێنمایەکان ئامادەکراوە بۆ ئەوەی کە کەرتی تایبەت بە شێوەیەکی کارا بێتە ناو مەسلەی پێشخستنی کەرتی ئاو و کەرتی کشتتوکاڵ نۆ بەنداو ئامادەکراون کە سییانیان لە هەولێر و سییانیان لە دهۆک وسییان لە پارێزگای سلێمانی کە بەم شێوازە بە هاوبەشی لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە بێتە جێبەجێکردن وە چەند پرۆژەیەکی استراتیژی ئاو بۆ نمونە پرۆژەی ئاودێری شەمامک نزیکەی 1000 دۆنم زەوی بەراوەکە و پرۆژەی کلێسەمانەیە لە کۆیە کە تقریبن 20,000 دۆنم زەوی بەراوەکە هەموو ئەم پرۆژانەمان هەیە ئێمە کە بەم شێوێ لە بەهاوبەشی لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی جێبەجێ بکرێت بێگومان ئێمە زۆر جار ڕوبەڕووی پرسیارێکە بینەوە ینی مەسلەی ئەم سیاسەتی ئاوەی کە لەلایەن وڵاتانی دراوسی ئێمەوە پیاداکرێت چ لە بەتایبەتی وڵاتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران چارەسەری ئێمە چییە؟ چارەسەری ئێمە تەنها و تەناوەیە بتوانین ئێمە سوود لە سەرچاوەکانی ئاوی خۆمان وەربگرین و ژماری بەنداوەکان زیاد بکەین و ژماری کەواتە حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری ئەم مەترسیە لە بەرچاو گرتووە کە لە ئێستادا لە ناوچەکە سیاسەتێکی زۆرتون لەسەر مەسەلەی ئاو هەیە لەوانەیە لە داهاتوودا پرسی ئاو لە پرسی نەفت و وزە زۆر و کاریگەرتریش بێ بێگومان ئەمە لەلایەکەوە ئەکەوێتە سەر خۆمان وەکو هەرێمی کوردستان و ئێستا خۆشببختانە ئەبینن یعنی ئەوە پلان دانراوە بۆی کە بەم شێوازە ئەم پرۆژانە جێبەجێ بکرێ و بە هەمان شێوە ئەمە ئەتوانم بڵێم کێشەیەکی هاوبەشە لە نێوان ئێمە و حکوومەتی عێراقی و بۆ ئەم مەبەستەش ینی ئێمە لە هەماهەنگی تەواوداین لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق بۆی کە ئەم پرسە چارەسەر بکرێ و چۆن بتوانین ئێمەش ئاسایشی ئاوی خۆمان دابینکەی کە طبعاً وابزانم ئەو پرۆژەی سەد دوشتیوە هەمووی لە نەفقاتی سیادی عێراقی ئەوانیا تەبێ حکوومەتی عێراق خۆی مەفروزە ئەو پرۆژانەی لەبەرەوەی سوودی عێراق کێشەتان بۆ دروست ناکات لەوەیە ئەوانیش کۆمەڵێ پرۆژە لەمانە خسوانەتە ناو بەرنامەی خۆیانەوە کە وەزارتی پلاندانانی عێراق کە جێبەجێ بکرێ بەڵام بێگومان ئەبێ ئێمەش وەکو هەرێمی کوردستان و وەزارتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئێمەش کار و پرۆژەی خۆمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین زیاترین کار بکەین لەسەر گلدان حسێن طبعا کاکێ من دکتۆر ڕێبەری شوتی هەنی ئێمەش بووە ناکەین لە ڕووی نەوعیەوە و لە ڕووی عادەتەوە بەرهەمی ناوخۆی زیاتر بکەین بەهێزتر بکەین کاڵیتێکیش باسر بێ بۆ نمونە ئێمەش مافی خۆمانە هەناردەی بۆ نمونە مریشێک هەناردەی خوار و عێراق بکەین بۆ ناکەین حتا ئەوان ئەوەندە تەڵەبیاتیان لەسەر هەبێ بێن بە قاچاق ببن ڕێ لە قۆناغەکان ئێمە هەندێک مەرحەلە هەیە بە خۆمان ڕێ لێ دەگری لێ ناگرێن بەرهەمی خۆمان بچێت بۆ شارەکانی تکەی عێراق بەڵام ئەوانی کە هەدێت بۆ ئێرە و بەرهەمی خۆشمان گرانەوە وەکو باسمان کرد بەرهەمی خۆمان کاتێکەوە زۆر دەبێت لە حەزمی پێداویستی خۆمان زیاتر دەبێت ئەو کات ئێمە ڕێ بۆ خۆش دەکەین کەەوە هەناردە بکرێت بۆ شارەکانی تکەی عێراق بەڵام لەو کاتەدا ئەوان زۆرتر ڕانەهاتوونەکەەوە پشت بە بەرهەمی هەرێمی کوردستان ببەستن دیارە بەرهەمی هەرێمی کوردستان هیچ گرفتەچی نییە بەڵام ئەوان زاتیان ئەوان پێیان خۆشە زیاتر پشت بە بازاڕای شوێنی تکە ببەستن دیارە ئەوان ئامە لەوە دەکەنەوە کەوا کوردستان تا سەر لەگەڵوان نابێت وا دیارە بۆ نمونە ئێستا بۆ نمونە بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان 100% لێ وەرناگیرێ بۆ لە شارەکانی تکەی عێراق لە هەموو شارەکان 100% وەردەگیرێت چ گرفتەکەیە چ کێشەکەی ئەم بۆ ئەوەی کەوا بەڕێوەبەری سایلۆی هەولێریشم زۆر لە نزیکۆ لەناو پرۆسەکەدامە ئەو پرۆسەیە کەوا لە شاری هەولێر پیادە کراوە بۆ جێبەجێکردنی گەنم و ئەو ڕێژەیەکەوە بۆ دەنیشان کراوە دەتوانم بڵێم نزیکترین شوێن بووە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان سایلۆکانی هەرێمی کوردستان هەر هەمویان یەک لە یەکی پاکترن بێگرفترن بەڵام خۆی لە خۆی لە سیاسەتێک بە نەوع جێبەجێ دەکات دوی سەپێن بەسەر هەرێمی کوردستان شکلەوە دەکەیتکەوادژایەتی هەرێمی کوردستان من مەبەسمە باسی ئەوە بکەم بە حکمەوە بەڕێستان بەڕێوەبەری سایلۆی هەولێریشن بێگومان لە پرۆژەی کابینەی نەهەمدا چەند سایلۆیەک دروست دەکرێت ئەم سایلوانە تەبەنیەکێک لە مشکلە سەرەکیەکانی هەرێمی کوردستان
طبعا قاي حسين مسألة ورقتني جنمش نفقات سيادية حكومة العراق دبير بقري لارمي كردستان أبزانم صالانه 1 مليون طن جنم برهم دينريد 300 طن حكومة العراق ورد قري سه کارگی ورگرتنی برهمی گنمیش دکرێتەوە زانیاری لەسەرمە حکوومەتی عێراق سەپاندویی بەسەر هەرێمی کوردستان 390,000 تۆن گەنمی لێ وەربگرێت ئەویش بە زۆر ئەمسال لە 390 بۆ ئابزانم خۆی بەرهەمی کوردستان سەروی 1.5 میلیۆن چش دەبێت زۆر ئەگەر وەری بگرین زیاتریش ئەگەر هاانی زووتیاران ئێستا کە ئەوە خۆشببختانە وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگای سێ کۆمپانیا دەتوانێت سێ سایلۆی دروست دەکات کە ئەو سێ سایلۆنە ملحەقیشان لەگەڵدایەکەوە کارگیان هەیە ئەو کارگەی وەکو بەدڵنیاییەوە دەتوانن گڵدنەوە لە هەمان کاتیشدا بۆ سەری ساڵ دو سایلۆی کەش لە هەرێمی کوردستان تاوا دەبن سایلۆک لە پارێزگای هەولێرە لە قوشتەپە تاوا دەبێت سایلۆیش کەش لە دهۆک تاوا دەبێت لە هەروەها لە پلانیدایە حکوومەتی هەرێمی کوردستان 5 سایلۆی کەش دروست بکات بەدڵنیاییەوە ئەو سایلۆنە هەموو ئەگەر تەواو بن دەبینە دەستێکی ئەمین بۆ پاراستنی ئەو گەرمە و گەرمە لە فەوتان دەپارێزی لە هەمان کاتیشدا کاتێکەوە جووتیاران بەرهەمەکانی خۆیان پێڕادەگات پێویست ناکات کەەوە لە شوێنێکی دوور گەرمەکەی خۆی بگوازیتەوە بۆ شوێنی سایلوەکەی ئەگەر بێت و لە شوێنی بەرهەمهێنەری خۆی لی نزیکتر بێ بە خەرجێکی کەمتر دەتوانێت گەرمەکەی خۆی ڕادستی سایلۆ بکات لە هەمان کاتیشدا گرفتی مانەوە و گرفتی ئەو خەرجانەی کەوا دەکەوێتە سەر ئەستۆی فەلاح کاتێکەوە گەرمەکەی خۆی ڕادست دەکات ئەو گرفتانە نامێنێت خۆی لە خۆیدا لە گەز زیادبوونی ژمارەی ئەو سایلۆنە گرفتەکانیش کەم دەبێتەوە بەڵام خۆشببختیەکە لەوەیدای حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لێک تێگەشتێک لەگە حکوومەتی عێراق دروست کاتکەوە سایلۆکانی هەرێمی کوردستانیش فری بکرێت ئازاد بکرێت بتوانن چەند بەرهەم هەیە تەواوی بەرهەمەکانی خۆیان لێ وەربگیرێت گرفتەکە لەوەی سەرچاوی گرتووە زووتیا زۆر نیگەرانە کاتێک ڕێژەیەکی زۆر کەمی بەرهەمەکەی خۆی لێ وەربگیرێت لە هەمان کاتیشدا گەڕێگەم پێ بدەیت لە هەمان کاتیشدا بۆ نمونە ئێستا لە مەخموری زووتیارەکانی مەخموری ئازاد بوون 100% بەرهەمی خۆیان ڕادستی سایلۆی مەخمور دەکرد کە چەند کیلۆمەترێک لە سایلۆی هەولێر دوورە بەڵام لە سایلۆی هەولێر ئێمە تەنها دەمانتوانی 100 بۆ 112 بەرهەمی زووتیاران وەربگرین ئەو گرفتە بووکەوە زووتیاران زۆر لێ ناڕازی بووین هیواداریم ئەو گرفتە سپاس طبعا دکتۆر ڕێبەر تۆزانی هەرێما کوردستانیش ئالیە بەرهەمینانە گەنموجەهی گەلەکە دەوڵەمەندە گەلێک حتا لە گۆ پیڤەرێن زانستی تو پێتر دزانی ئەو ئاڤەڵ هەرێما کوردستانی ساڵانە تێت و دچیت ئەو ئاخە پیت و بەرەکەت هەیەت شێت بارێ بەشێ 25 میلیۆن مرۆڤ کشتتوکالی بەرهەمبینی دەمێکەدا 5-6 میلیۆن مرۆڤ گەلێک جاران تودی 180 بازارên me kiştokالê derveye. Ev siyaseta hikûmeta Herêma Kurdistanê ya wergirtina genimî salana 500,000 tonan ji cûtyaran durustkirina sayluyan, durustkirina sê kargehên saxkirina genmûcehî tu çad bînî gel. Keko eger berhemê Kurdistanê teknolojiya kanî bête pêkînan gelmişê têra hemê Iraqê ku nêzîkî 40 milyon kes heye tişêtin berhembînîtin û şiyaniye heyên. Kêşe bazarkirinê da xelkek de çilêketin. Lewma jî pêngava hikmetê pirasî pêngaveka baş e, berefbaşiyê ve ye, bes ez tişekî bibira xwe bêjim. Milyon û nîv ûşnîka 300 yan 400 ji hikmeta Iraqê werbigirîtin, faizê me dimînîtin teqrîbî nêzîkî 900,000 tana. Va 900,000 tana em dê çilêkeyn. Erê em keyne ar, ev are dê di bazarê da minafisa arê Tirkî ketin di bahayê xuda yan ne? û eger em nekeyne ar dê çilêkeyn piştîngî de çilêkeyn. Dîsa dê zivrên carekadî divêtin em pîşesaziya çandinê bû genmî peyda bikin. Dereceyek em bêjim genim çikî berhemê serekiyê vê ye. Eva em keyn ku xezm bikin tişekê baş e. Dê ser salê de tewzîkeyn. Bes dîsa dubare de çilêkeyn, kî vefirûşîn. Ya duê genmê me giraniya genmî wetketin ku Sûriye devera Cezîrê Sûriye hemî genim pirên qaçax û neqaçax bête nav Herêma Kurdistanê de bête nav Iraqê de çikî bihayê genmê li Herêma Kurdistanê gibi bilindtir ji Sûriye. Ev kêşep vê rengî ye divêtin em çareseriyeka cezrî bû bibînin. Kêşep hindênîn em hema xezin keyin genmî piştî wê xezinê de çilêkeyn. Pirastî kêşe û çareserî hemî pêk vedgirê dayne. Yaz dimahiyê ew e ku em pîşesaziya xorakê peyd bikeyn û tiştê migeş bîn ketin
هولا آواکرنا دورا پیش سازیه کل دو که اول گلک دورندی جی بین آواکرن کفیلش بهنده برهم زیده ات وقت خدا بیت هلگرتن بیت پیش سازی کرن و بیت هنارتن بو بازار العراق اتقل وبونا بازار العراق طبعا شبرنا وكو كسك اكاديميت وباري ابوريدا بيرامتيت جحر بون يعني برنامه ابوري هبو يعني سال النوطه وحتى دايه برنامه ابوري هبو برانجي كميداني تراوج دو شوبان تو بيتر هر کس که دزانی گلو چه بیت گرم پیش خصنا کرتی ابوری کسته کرتی چاندنه و جاندنا کرتی چاندنه بکورتی سرنجنت بو الین پیوندی دار چاوای تایبتی به حکومت وزارت جبهه هر دو وزارت معني الفيرينا نونرينوان بله بو وزارت چاندن پراسی از بسیار شما بستا حسین بگم پشتوانیا و بو کرت چاندن چیه اره هاتی نده گندا و جین و جارکادی یان جی پلانک هیا کو هر دوره که دیف تایبت مندیو پشتوانیه لی بکن و پشتوانیا کرت تایبت بکن حکمت خو نشد چیتا دوار چاندنه دا تجربه دنیای هندی حکومت چوت کرت چاندنه دا برهمینان دا فشل یا اینایی دیتن تنه ارکیوه او بیتن پشتوانیا کرت تایبت بکتن لو ماجی از بیجم حکمت دیت استراتیجیک هبید یا جگ جدا السلیمانیان دور شارزور گل دشت هولیره گل دور آمیدیه گل دشت سلیوانایات گل دشت نافکره هر یک تایبت من دیا خویا هی لما امتیازات الآمیدیه دیا پروژه فقی بونمون از بجمتا ناچی به تو امتیاز دشت سمیل یا شارزور یا تشکیدی بدهیه لما به پلانکا گشتگیر پیدویتن هر دوره که چه امتیاز هيا دیفو دوره تو برای پروژه بدهویره و دوره تایبت من بله دکتور دم مجاله که مای سرنجاتا دی مای که گرینگ بو مدویت که مبسیار کای حسین وجل دکتور ریبر بو هر دوره تایبت من دی خوی هبه بنمونه برنجی اکری هناری داشته شار زور نزانم سیوکانی برواری بالا بله اما بو ما بستا منطقه يعني براسي بوابه اما بوابه يعني تاسيشان لسرنا كدو بله استا خوي اما استا نقشي برهمان خريطه الانتاج من حاضر كردوا كببي ناوشكان ببي قزاو ناحيه كان هر منطقه مثلا دو تاسي جور برهم كدبي لم منطقانا اهتمام بي بدري خوشي تاراديك اما تو انم بلم قالبيشي خوي ورقرتوا سبون مونا لمنطقه باريزغاي سليماني منطقه بازيان وامانه زياترين خانوي بلاستيكي لو منطقه يتا منطقه بردرش وشيخان زياترين برهمي بطاطا مثلا لو منطقه مثلا اتشيتا خواروي هولير زياترين برهمي جنم لو شو نانا بلام استيما ببي نقشه كبي الله نقشه برهم دياري مان كردوا ببي قزا كان ببي ناحيه كان طبعا كاك حسين استا كاتي چاندني جن موجويه طبعا او نوعيتي جن موجو او نوعيه توي بنمونه طماطم مشتي سرنجي لسر هيا سو 80 دابين كردني سو 80 دابين كردني تو يارمتي داني جودكار هيچ حولكتان هيا ئێمە بەنسبەت مەسلەی دابینکردنی تۆ بەڵێ ئێمە هەوڵمان داوە بەهەچەنە بەشێک لە جوتیارەکان بۆ خۆیان بەرهەمی بنەتۆوی خۆیان وەرەگرن وەڕێگەدراوە بە هەندێک کۆمپانیاش بنەتۆوی چاک بێنێکە لەگەڵ هەرێمی کوردستان بکونجێ و ئەو کۆمپانیانەشی کە ئێمە گرێبەسمان لەگەڵا کردوون بۆ کڕینەوەی گەنمی جوتیار بە هەمان شێوە ڕێگەیان پێدراوە کە ئەو بنەتۆوەی کە مثلا بۆ ئارد یا بۆ ساواریە بۆ ئەو بەرهەمانە دەبێت ڕێگەیان پێدرێ کە هاوردە بکرێ بە شێوازێکی وا کە بەرهەمێکی باشی هەبێ بۆ ئەو بەرهەمانی کە ئاماژیان پێدراوە و هەوڵێکی تریشمان هەیە کە لەگەڵ حکوومەتی عێراقی وەزارەتی کشتتوکاڵ ئامادەیان دەربڕی و هەر کاتێ جوتیاری ئێمە پێویستی بە بنەتەوە بوو ئەوانیش هاوکاریمان کەن کە بە نرخێکی هەرزان بنەتۆمان پێ بدەن و ئێستا خەریکی کۆکردنەوەی زانیاریەکانین بۆ ئەوەی کە بیدەین کاسێن سپاس کاتمان زۆر کەمەوە ئەمەوێ کاکی هێمن طبعا یەکێکی لەوە مەسەلانەی لە کوردستانە بێژگە لە باوەزارکردن ساختکردنیان بەرهەمە مەسەلەی دروستکردنی کارگە بۆ نمونە هەر ناوچەی تایبەتمەندی خۆی هەیە هاونا هەر ناوچەی بەرەوبوومی تایبەتی خۆی هەیە هەنی چی بکرێت کە کارگەیەک لەو ناوچە دروست بکرێت ئەم بەرەوبوومە ساغ بکرێت لە قۆتۆ بنوێتی تا هەر ناوێکی تر هیچ هەوڵێکتانە بۆ ئەوە ڕێگری لە هیچ وەبەرهێنەک نەکراوەکەوە بێتە وەزارەتی بازرگانی یان هەر وەزارەتەکەەوە
پێی بڵێن ئەمە دەرفەتت پێ نادەین کەوا کارگەی دابنێن زۆرتر وەبەرهێنەر کەمتر ڕووی لە پرۆژەکانی کشتتوکاڵی دەکات چونکە ئەو قازانجێکەوە وەبەرهێنەر لە سێکتەرەکانی تکە وەری دەگریت بە درەنگتر لە پرۆژەکانی کشتتوکاڵی وەری دەگری بۆ نمونە ئەگەر بێت و بیهەوێ وەبەرهێنان لە زەیتون بکرێت بەلای کەمی دەبی 9 ساڵ ڕابوەسێت تاوەکو دەگاتە قۆناغی بەرهەم و بەرهەمەکەی خۆی لێ هەڵدەگریت بەڵام ئەگەر وەبەرهێنەر بێ لە کەرتی بینەسازی کار بکات کەمتر لە 2 ساڵ دەتوانێت سەرمایەکەی خۆی وەرگیت و بگاتە قازانجی خۆی بۆیە وەبەرهێنەر کەمتر ڕوو لە کەرتی کشتتوکاڵی کردووە ئەوەش لەوە سەرچاوی گرتووە کە قازانجەکەی ئەگەرێوە تەسیلاتی زیاتر بکەن تەشویقی بەرهەمەکە بکەن کاراسانی زیاتر بکەن خەڵکێکی زیاتر دێتە پێشە بڕۆ مارکێتەکان هەرپڕە لە بەرهەمی وڵاتانی دەوروبەر دەمویست ئەوە بڵێم بۆیە وا باشترە حکوومەتی هەرێمی کوردستان هانی وەبەرهێنەر بە تایبەتی ئەوانەی کەوا لە کەرتی کشتتوکاڵ کار دەکەن قەرزیان پێ بدات قەرزی درێژخایانیان پێ بدات بۆ ئەوی بێتە هەنگاوەک بۆ ئەوی کەوا ئەو کەرتە زیاتر بۆژێتەوە لە بەرهەمی ناوخۆ ئەمە زۆرجار دەبینین هەنگوین بەرهەمی هەنگوی ناوخۆ دەتوانم ڕێژەکەی بڵێم تا حەدەکی زۆرە بەڵام شێوازی بە بازارکردی زۆر تەقلیدی سونەتیە دەبینین نەناو تەنەکەی دەکرێت یان نەناو قودوش و شەی وا دەکرێتکەوە وا ناکاتکەوە مشتری سەرنجی بخۆی ڕابچێت زۆر بە کورتی کەمتر بڵێ تەوان ئێستا ڕاستە کە هێمن لە پێشووتروا بۆ بەڵام ئێستا کەرتی تایبەت خواستێکی زۆریانەیە بۆ کارکردن لە بواری کشتتوکاڵ من چەند ئامارێکت پێڵم ئێستا نۆ کارگەی بەرهێمێنانی کوارگ هەیە لە هەرێمی کوردستان کە پێشتر نەبووە حەو کارگەی زەیتی زەیتون هەیە کە بەرهێمێنانی زەیتەکە کە پێشتر ئەمانە نەبووە لەبەرەوە ئێستا کەرتی تایبەت بە حکمی ئەو احتیمامی حکوومەت بەگشتی و وەزارتی کشتتوکاڵ و سەرچاوەکانەوە بە تایبەتی و بەرهێنێکی باش ڕویان کردو ئێستا کۆمەڵێ پرۆژەی استراتیژی لە بواری گاوداری لە بواری پەلەوەر لە بواری مریشکی هێلکە لە بواری ماسی لە ینی کۆمەڵێ پرۆژە من بکات نەبوو ئاماژەی پێبم کۆمەڵێ پرۆژەی استراتیژی ئێستا بەشێکیان موافقەتە سەرتاکان وەرگرتووە لە ساڵداپاسێکم تابانە و پروژەی تو باست کرد مەسلەی پەلەوەری مەسلەی گاوداری کۆمەڵی پرۆژەی ترەمە بابەتێکی زۆر فراوانە هەوڵەدەین لە داهاتوودا زیاتر قسەی لەسەرکەن هەرویستم قسە لەسەرەوەیش بکەین هێلکە و پەلەوەر کە زیاتر لە ئیکتیڤازاتی بەرهەمی هەیە لە کوردستانە بەڵام لە دەرفەتێکی زیاتر باسی لەسەر دەکەی بەڵێ بەرەزان وەدید میوانین من بەحسی ئاخە وڵاتی مە کرد ئاخەکە بەرەکەتە یا پیتە پێویستی استراتیژیەکی توکمە هەیە پێویستی هەفبەشیا کەرتی تایبەت هەیە باوەیەکە خۆر داکو ئەف وڵاتە زیاتر دەوڵەمەند بە هێدی ئەم چاوێمە دەستێکی وڵاتین دەردور نەبە ئەم بخوا هەر تشتێکی بخوادا بیمکەین نە vêdawiyê پشنی خەڵکی بنە بەرواری باڵە سێڤێن خوا ببرن ji ber ku nasarfît birîncî akirî heye ve henarêt Helepçe hene xweşbexta nav sala bi sedan ton hatine hawerdekirin bezgelo ve siyasetekî tezbît e ya konkrêtiye pê berdewam be dê demên dehatî da dê pêtir behsa vî sekterê stratîjîkên asayişa xwarinê çavê te parastin di xêr û xweşiyan dabin spas bûye û mêvanên min